ئاشتی پەروەردگارتان لێبێ ئەزیزان و خۆشەویستانم. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان. لە وانەی چوارەم لە دەرسی ASP.NET وێب فۆرم بە خزمەتتان شاد بوومەوە. خۆشەویستان و ئەزیزانم، لەم وانەیە دەچینە دەربارەی ئەوەی ئێمە چۆن سوود لە فرێموێرکی بوتستراپ وەربگرین لەگەڵ ASP.NET. سەرەتا گۆگڵ کرۆم دەکەینەوە، سەرێک لە بوتستراپ ئەدەین و چۆنیەتی کۆنێکتکردنی بوتستراپ لەگەڵ ASP بە چەند ستێپ. یەکێک لەوانە بە ئۆفلاینە و یەکێک لە ڕێگاکان ئۆنلاینە. بچینە سەر بوتستراپ فۆر، کۆتا ڤێرژنی بوتستراپ فۆرەکەیتی تاکو ئێستانەکە. خۆشەویستانم، ئەمە وێبسایتی getbootstrap.com کە ئەتوانن سوود لە ستێتمنتەکانی بوتستراپ وەربگرن لە بۆ دیزاینکردن. خۆشەویستانم، سەرەتا من ئەوەی کە ئەمڕۆ ئەنجامەدەین دروستکردنی پەڕەیەکە کە ئێمە داخل بووینە بتوانین چەند ناوبارێک و شتێک دابنین لەگەڵ ASP.NET. سەرەتا من پەڕەی داشبۆردم هەیە، دەچمە بەشی دیزاینەکەی. پێشتر ئەمە بەم شێوەیە لەگەڵ تەیبڵ ڕێکمان خستووە، بەم شێوەیە ئەمەمان دیزاین کردووە و دامانە. بە ئەم پەڕەیە هەر بمینێ من پەڕێکی تر لێرە دروست دەکەم بە ناوی هۆم. دەستکاری ئەم پەڕەمان نەکرد، وەلێ لێنە سەر ئەد وێب فۆرم، وێب فۆرمان لێرە هەیە. ناوی لێ ئەنێم ئیندێکس یان هۆم، هیچ فەرقی نییە. دۆت پێویست ناکە خۆی وێب فۆرم بێنێ کێشە ناوێ. پەڕەی ئیندێکسمان بۆ دروست بوو. ئەم پەڕەی ئیندێکسە بەم شێوە هەمانە. سەرەتا من چۆن بوتستراپ لەگەڵ ئەمەیان ڕەبتەکەم. سەرەتا دێم تاگەکانی بوتستراپ کۆپیەکەم بە شێوەی ئۆنلاین. ئەمەیان کۆپیەکەم، ئەمە کۆدی CSS دێنم لێرەدا ئەنێم لەم هێدا، ئەمە کۆدێک، دواتر دێم کۆدەکانی جاڤاسکریپت دێنم، ئەمەش کۆپیەکەم جاڤاسکریپت و جایکوێری و ئەجاکس و ئەمانە هەمووی پێکەوێ. ئەمەشم هێنم. دواتر لینکێکی ترمان هەیە، میشبێنین گەر تاجی مێتا. ئەم تاگا بۆ ئەوەی کە ئەپەکەی من شێوازەکەی تێک نەچێت لەسەر هەر دیڤایزێک سکرینێکە پیشانیەدەم ئەم سکرینە وەربگرێ. ئەمە بە شێوەی دواتر خۆشەویستان دێم ناوبارێک دێنم، ناو بیسک ناو، ئەتوانم سوود لێرە وەرگرم و ئەتوانم لە شوێنی دیکە ناومان هەیە، ناوبارمان هەیە، ئەتوانین سوودی لێ وەرگرن. ناوبار بزانین ناوباری بوتستراپ، ئەم ناوبارمان هەیە بەم شێوەیە. ناوبارانەمانە هەنا. با لە گۆگڵ ناوبارێک بێنم کە لە دەرەوەی سایتی بوتستراپ ناوبار کۆتپین، یەکێک لە وێبسایتانەی کە من زۆر سوودم لێ وەرگرتووە لە ڕووی دیزاینەوە و شتی زۆر فری و جوانی تایە. ئەمە یەکێک لە دیزاینەکانی ناوبار. ئەمە بۆدیەکەیە، ئەتوانین سوود لەم بۆدیە وەرگرین. هەموو تاگەکانی بوتستراپە بەکار هاتووە. ئەمە کۆپی بکەم، بێمەوە سەر سۆرسەکەمان، ئەم بۆدیە هەڵگرم، کەمە ئەم بۆدیە بووینە سەر دیزاین. ئەمە بەم شێوەیە ئەبزانم بوتستراپی وەرگرسەی کە خۆشەویستان. ئەمە بوتستراپی ئەمە ڕەنگە. خۆشەویستان، گەر ئەم جارە ڕەنی کەینەوە بزانین چۆنە، کەمێک چاوەڕێ بکەین. خۆشەویستان، ئەم جارە پیشانی داین، واتە ئەم جارە ناوبارەکەی پیشاندان. یابین دەستکاری ئەم ناوبارە بکەین بەم شێوەیە، ناوبارەکەمان بەم شێوەیە بین کەمێک دەستکاری بکەین و
بتوانین بیگۆڕین. سەرەتا دەمە سەر بەشی دیزاینەکەی. ئەمە بەشی دیزاینەکەیتی لێرە ئەمە زۆر ناتوانین دەستکار بکەین چونکە ئیما ئیش لەسەر HTML ئەکەین. قەزمان بوستراپە لێرانە دەین بە کۆدی HTML دەستکاری بکەین. سەرەتا من لێرە ناوبارم هەیە، ئەتوانم ئەم ناوبارە ناوی پرۆژەکەمی خۆمی لێ بنێم. بۆ منە تو هەر پرۆژێکت هەیە، بۆ منە سپۆرت سپۆرت ئۆنلاین. ئۆکی، دواتر یەکەم بەشم هەیە، بەشی خۆم ئەکەمە بەشی سەرەکی. باشە، دواتر ئەمەکەمە وێنەکان. باشە، هەواڵەکان توانین بکەینە واڵەکان. دواتر ئەمە پیشاندان، تەنها دەستکاری نێمەکانەکەم. ئەمەیانەکەمە هەواڵەکانی ئیمڕۆ. ئەمەیانەکەمە هەواڵەکانی جیهان. باشە، ئەمەشیانەکەمە هەواڵەکان بەوێنە. هەواڵەکان بەوێنە. ئۆکەی، لێرانە ئەمەشیانەکەینە بۆ نمونە ئەکەینە یاریەکان، یاریەکانی ئەم هەفتەیە. ئۆکەی، گەر بێمە ڕەنی کەم بزانین چی دەرەچێ. واتە تەنها دەستکاری ناوبارەکەم کردو وەکو پیشاندان، تەنها دەستکاری هیچی ترم نەکردو بەس ناوەکە. ئۆکەی، ستانەکە گەر سەیر بکەین، سپۆرت ئۆنلاین، سەرەکی، هەواڵەکان، پیشاندان، هەواڵەکانی ئەمڕۆ، هەواڵەکانی جیهان، هەواڵەکان بەوێنە، یاریەکانی ئەم هەفتەیە کە ئێستانەکە ئەکتیڤ نییە. ئۆکەی، دواتر بێم چۆن ئەمە لە لێفت بەمە ڕایت، یعنی پێچوانەی کەمەوە. ئەمە لە بوتستراپ زۆر ئاسانە کە تۆ لێفت و ڕایتی ئەمە بکەی. ئێستانەکە من بێمە سێرچ بنووسم ڕایت بورن، ڕایت ناوبار بوستراپ فۆر، یعنی ناوبارێکی ڕایتم بداتێ، کەواتە ئەو ناوبارەی من کە هەمە دەبێت بە شێوەی ڕایت بێ. ئۆکەی، ئەمە پێگوترێ ناوبار ئەلاین، ناوبار ڕایت. ئۆکەی، ئەمە ناوەکەی منە کە تاجی ناو ئەتوانین سوودی لێ وەرگین. ئەگەر من هاتووی ئیشم لەسەر ناو کرد بوو، ناوبار سەپۆرت ئایدی. ئۆکەی، ئەمە ناوبارەکەیە. ئەمەیان کەمە ڕایتە، کەمە لێفت. بەعنی پێچەوانە ئایخوا کاریگەریە بێ، پێچەوانە بێتەوە چۆن کەمێک ئەم کۆدانە هەمووی پێکەوە بەستراینەوە. ئۆکەی، پێچەوانە نەبووە خۆتی. وەڵێ ماتوانین سوود لە گۆڕینەکەی وەرگین، مانای ئەمە بینە لێفت و ئەمەش بینە ڕایت. چۆن ئەمە بکەین؟ سامە لێرە بەشی ئەوەمان هەیە، ئەمە بەشی فۆرمێکم هەیە لێرانە. یاری ئەم سەیری ئەم فۆرمە بکەین، بە ئەم فۆرمەش بکەمە بکەینە گەڕان. ئۆکەی، ئەمە UI-کەی منە، UI-کەی منە لێرە دەست پێکە. ئۆکەی، لەنا ئەم UI-ە ئەمە هەڵەگرم، ئەمە لێرە دائەنێم. چۆن هەندێک شت هەیە بە لێفت و ڕایت ناگۆڕدرێ، بەڵکو بە ڕیزبەندی، چکە ئێمە زۆر جا ئیش لەگەڵ ڕۆ ئەکەین، دەبێت ڕیزبەندی پێش و پاش. ئێستا سیر بکەین یاریەکانی ئەم هەفتەیە، پیشاندان، هەواڵەکان، سەرەکی، گەڕان. جا بەم شێوەیە پێش و پاشمان پێکرد، وەلێ دەبێت کەمێک ئەم سپەیسەی بدەینێ، سوود لەم سپەیسەی وەرگین کە چۆن ئێمە ئەم سپەیسە وەرگین. ئەمە شوێنەکەیتی ئێمی2. ئۆکەی، ئەمە بدەمە ئەم کلاسە، و ئەم کلاسەش پێچوانە بدەمەوە ئەمەی سەرێ، یعنی شوێنی کلاسەکەمان گۆڕی. ئۆکەی، هەر یەک لەمانە هەمووی MRMS2، یعنی هەم شوێنەکە هەم تایپەکەشی پێداون.
ئێرە ئەم جارە ڕەنی کەینەوە بزانین چیمان پیشانەدا. خۆی زۆربەی گۆڕانکاریەکان تۆ دەبێت تێست بکەیت جا بە دەقیقی سیرکەن یاریەکانی ئەم هەفتەیە پیشاندان هەواڵەکان سەرەکی وتا من پێش و پاشی ئەوەکانم کرد پێش و پاشی شوێنەکەم کە ئێستا ئەم سپۆرت ئۆنلاینێش بێتەوە ئەم بەشیان سپۆرت ئۆنلاینەکە لەوێ بە هەمان شوێ من بێم دەستکاری کۆدەکە بکەم سپۆرت ئۆنلاین ئۆکەی ئەم سپۆرت ئۆنلاینە کۆپی ئەەکەم دێمە پێش ئەم URL ئۆکەی وەلێ بزانم لە ناو بەڵنی ئۆکەی کۆنتڕۆڵ ئەمانەکەی ئۆکەی ما لە دەرەوەی دیڤەکە دێمە خوار دیڤەکەم لێرانە دیڤەکەمان کە داخست ئۆکەی پیشاندان دێمە خوار ئەم دیڤە خوار ناوبارکە مە تەنها وەکو سلسیلەی کۆدینگەکەم دەستکاری کرد وەرێ نازانم ئاوتپوتەکەی چی دەرەچێ بەس وە من بیرەکەمەوە کە ڕاست بێ ئۆکەی ئۆنلاین سپۆرتەکە هاتە ئێرانە و ئەم گەڕانە سێرچەش هاتە ئێرانە چۆن لەناو ئەم سێرچە ئینگلیزیە چۆن ئەمەش بکەمە کوردی دێمە سەر ئێرانە دێمە سەر سێرچەکە کە لەسەرەوە دامان نابوو ببورێت ئەمە پێوەچۆرەکەی ئەەکەینە گەڕان باشە گەڕان وەکەی ئەگەر ئەمە ریسێتکەینەوە گەر ریسێت بێتەوە زۆر باش لە حاڵەتی خۆی ئۆکەی دەبێت دیسا پرۆژەکە ڕابگرم جارێکی تر ڕانی کەمەوە کە ڕەنم کردەوە پیشانمانەدا کە ئەمەش بۆ گەڕا ئۆکەی ئێستا من سپۆرت ئۆنلاینێکم دروست کردووە یاریەکانی ئەم هەفتەیە پیشاندان هەواڵەکانی ئەمڕۆ هەواڵەکانی جیهان هەواڵەکان ببێنە و پیشاندانمان هەیە و هەواڵەکان و سەرەکی ئۆکەی خۆشویستان دووەم شت ئەمە زیاتر بواری دیزاینە وەلێ پێویستەکە باسکەین بینە سەر سلایدەر تا سلاید دابنین لێرانە لەم پەڕەیە لەم پێشەیە هەندێک هەواڵمان پیشان بداوەکو سلاید وکە دێمە سەر slide this only okay سا من ئەم سلایدەم هەیە و ئەم شێوە سلایدشم ئەگەر سەیرکەین ئەم سلایدانە چکە زۆربەی پێشهاتەکان ئەم سلایدانە شتێکی زۆر جوانە کە لە سەرەتاوە هەبێ ئەم کۆدە کۆپیەکەم ئۆکەی کە کۆدەکەم کۆپی کرد ئەتوانم سوود لەم کۆدە وەرکەم ئۆکەی کە کۆدەکەم کۆپی کرد لە پاش ئەوەی کە من ناوبارم هەیە ئەم ئێگزامپڵە جارە پێویستمان پێی نییە ئەمە ڕەشکەمەوە تاکو ئەم بەشیان ئۆکەی دواتر ئەمە باشە لێرانە من تێبینیەک بنووسم کەی بگەڕێمەوە توخوا بەس کۆمنتەکان ئۆکەی دەبێت ئەمە ڕاگرم باش سا من کۆمنت بنووسم ئۆکەی لێران نووسم سلایدەر کردنەوە ئۆکەی لێرانە من ناوبارشکە ئەوەشکە دابنێم کۆمنتشکە داخستنی ناوبارەکەم ئۆکەی داخستنی ناوبارەکەم ئۆکەی ئەمە شتێکی زۆر باشە ئەم تێبینیانە خۆشویستان کە تۆ کۆدێکیت بەتایبەت لە دیزاین کۆدێکی زۆرە بۆەوەی کۆدەکانت بناسیەوە پێویستەکە کۆمنت بنووسی ئۆکەی داخستنی ناوبار داخستنی ببورن سلایدەر سلاید ئۆکەی ئەم سلایدەی من کە دامنا دایخ ئۆکەی لێرانە خۆشویستان لێرە ئێمە لینکی وێنەکان دێنی مانێت تۆ سێ وێنت هەیە لینکی ئەم سێ وێنەیە دینی جا لێرانە من پێویستەکە فۆڵدەرێک دروستکەم لێرانە لەم بەشیان فۆڵدەرێک دروستکەم دێمە سەر ئەد فۆڵدەر ئەو فۆڵدەرە ناوی لێنێم ئیمێج باشە ئیمێجەکانی من لەو فۆڵدەرێ بێ
کە ئەم ئیمێجم ئەوە کرد دێمە سەر ئەم کلیک دەدەم ئەتوانم من فایلێک ئەپلۆد بکەم لێرانە و ئەتوانم لە شوێنی دیکە بە شێوەی دیکە من وێنە ئەپلۆد بکەم. ئۆکێ سا من بێم سێ وێنەی سپۆرت دابەزێنم سپۆرت ئامە کۆتا گەمەی ڕیال و بەرشلۆنە بوو بەداخەوە لێ بەس سود لە هەندێک وێنە ببینم ئەم وێنانە سەیڤ ئەسکەم لەناو ئەو فایلەی کە من دروستم کردووە ASP video register to application لە یەکێک لەوانە ئیمێجم دروست کردووە سەیڤکەن خۆشەویستانە دوو فایلم هەیە ئەمە ئیمێجێکمان هەیە و لێرەش ئیمێجێکمان هەیە لێرە ناتوانێت ئەم ڕقم یەک دابنێ ئەوەی زۆر کێشەم بۆ دروست نەبێ ئەمە وێنەیەک ئەمەش وێنەیەش سەیڤ بکەین ئەمەش وێنەی دووەم ئۆکەی ئەمەش وێنەی سێم یارە بەس کلاسیکۆمان هێناوە لە وێنەکان نەبێنە سەر لالیگا شوێنێکی جوان هەبێ ئەم وێنەیەش جوانە بۆ پرۆژەکەمان ئەمەش وێنەی چارەم ئۆکەی ئەمە سەیڤ بکەین من بێمەوە ناو سام فایلەی من کە لێرە هەمانە ئەو ئیمێجە ئۆکەی دواتر بێمەوە سەر فایلەکەی من ریسێرچ لە بورن ئەمان نەبوو ئەم ASP بوو سەیکەم بزانین وێنەکانمان هاتووە register to application image لەناو ئیمێج وێنەکانمان خەزم کراوە ئۆکەی خۆشەویستانم لەم یەکەم وێنە چی دائەنێ یەکەم زانای فۆڵدەرەکەمانە نووسین ئیمێج ئۆکەی ئەم سڵاشە ئەکەین ما ریفرێشکەینە بزانین ئەم فۆڵدەرە هیچ پیشان نادا وەلی دەبێن بێمە سەر ئەم فۆڵدەری خۆم دێمە سەر پرۆپێرتس وێنەی هاس ببورن دەبێت یەک یەک پیشان بدەم دێمە سەر ئەم وێنەیە ئەم وێنەی من ئەمە تایپەکەیتی خۆشەویستانم ئەوە ناوی فۆڵدەرەکەم نووسین دواتر دێمە سەر ئێرانە وێستا وێنەی سێممان تایپەکەی چییە JPG ئەمە کۆپیەکەم باشە دەبێت چکە دەبێت هەمان تایپی فایلەکەم بێ لێرە ئەنووسم سێ بورن سێ دۆت JPG ئۆکەی ئەمە لە بۆ یەکەم ڕەنەکەم بزان چیمان پیشانەدا گەر ڕاست بێ لە بۆ وێنەکانی دیکەش من خەزمی ئەەکەم و بەم شێوێ داین کەمێک چاوەڕێکم تاکو ئەم کردارێکی ئێمە کردمان ڕەن ببێ ئۆکەی سەیری ئەم سلایدە بکەین بە شێوەیەکی زۆر جوان وێنەکان چکە ئەمە وێنەی لەسەر نییە پیشان نادا ئەمە وێنەی لەسەرە سیرکەین وێنەکەی پیشاندای ئۆکەی من بگەرەمە ئەم جارە وێنەی دووەم دابنێم و وێنەی چوارەمیش دابنێم بەس گەر هەڵە نەبم لە بۆ وێنەی یەکەم و دووەم کێشەمەیە چکە تایپەکەیان جیاوازە تۆ حتا چەند سلاید دیشتویست ئەتوانی زیادی کەی لێرە هیچ کێشە نیە تایپی وێنەی یەکەم یان وێنەی دووەم سیرکەین توخوا خۆشەویستانم تایپەکەی بزانین چۆنە ئەمە تایپەکەیتی نازانم کێشە ئەبێ لە ڤیژوال ستۆدیۆ ئەم تایپە سەپۆرتەکە یان سەپۆرت ناکە ئەمە دوو ئەمەش ئەم تایپەماندانە تۆ چەند وێنەت هەیە ئەتوانین تەنها ئەمە کۆپی بکەیت و سڵایدەکانی خۆت زیادکەی بێ کێشە هیچ کێشەیەک ڕوونادە وەلێ دەبێت لە سەرش شوێنەکان زیادکەی ئەمە ڕێفرێژ ووە خۆی سیچرکە هەمانە ئەم سلایدە ئەگۆڕێن هەشە بەدەست سیرکەن ئەمە کلیک لەسەر ئێرە بکەین ئەمە وێنەی دووەم و کلیک لەسەر
ئەمەیان بکەین ئەمە وێنەی سێم هەر سێک وێنەی پیشانداین وەلی ئەمە دیقەی زۆر کەمە ئەگەر بێ خۆشەویستان ئەمە بچووک بکەمەوە ئەمەیان بچووک بکەمەوە بزانین ناوبارەکەمان چی لێدەین سیرکەین بەم شێوێ پیشانی داین بەڵام گەر سەیری ئەمە بکەین تاجی سەرەوەمان بەم شێوێ پیشانەدا واتە لێرانە ئەوەکمان هەیە بەڵتنەک بەڵام ئەم بەڵتنە دەرنەچووە کێشەکەی نازانم چە سیرکەن کە بەڵتنەکەمان لێدا ئەمە ئەبیتە گەڕان ئەمە پیشاندان ئەگەر ئەمان من لەسەر مۆبایل سەیری بکەم لەسەر مۆبایل بیکەمەوە پیشاندان کلی بکەم هەواڵەکان یاریەکان سەپۆواتە ئەمە دیزاینەکەی لەسەر مۆبایلیش تێک ناچێ واتە سپیسیفیکە لەسەر هەر ئامێرێکی دیکە کە هەمانە ئەمە سلایدەکەمان بوو کە باسم کرد کە چۆن سلاید سیچرکە خۆی هەیە 15 چرکێ دەسرکە لە پیاڵباکە سامیان سێ چار چرکە خۆی سلایدەکە ئەگۆڕدرێ بەم شێوێ ئۆکەی خۆشەویستان ئەمە بەشی سلاید بوو دواتر ئەوەی کە من پێویستمە ئەلبوم کارت بێنم ئەلبوم چیە تۆ لە بۆ هەر پۆستێک پێویستەکە لە ناو دیزاینێکا بێ و ئەمەش بە شێوەیەک لە بوتستراپ ئامادە کراوە بەڕاستی بوتستراپ زۆر بە سوودە و زۆر ئاسانکاریشی تیاکراوە بۆ ئەوەی ئێمە بەکاربێنمانای ئەمڕۆ چەند توانیمە ئیش لەسەر ئەگەر بینە سەر کاردەکان خۆی کاردەکان چەند جۆرە کارتێکمان هەیە ئەتوانین سوود لێ وەرگرین لە بۆ دیزاین سیکەمە جۆرێک لە کاردەوێنەیەکە لەگەڵ بەدیەکەی بەدی پۆستەکەت هەمانە بەم شێوەیە کارتەکان چەند جۆرە کارتێکمان وەلی من ئەم جارە بە سێرچێکی گشتی بکەم لەسەر کارت بوتستراپ ئەلبوم کارت ئێگزامپڵێکمەوێ لەسەر ئەلبوم کارت کە زۆر جار ئێگزامپڵی زۆر جوان هەیە لە خەڵک دایناوە دروستی کردووە لە سایتەکان بەفری ئۆکەی گەر بێمە سەرەوە ئەمە جۆرەکانی ئەلبوم کارتە لێرە دایناوە ئەمە سیرکەین ئەم بەتنە بەم شێوە باڵتەکەمان پیشاند ئەمە جۆرێکە لەم کارتانە وەلێ بزانین شتێکی جوانترمان پیشانەدا دوور لە دەرەوەی سایتی بوتستراپ ئۆکەی ئەمیان شتێکی جوانە ئەم کارتیان و بە ئەم شێوازشیان شتێکی جوانە ئەم شێوازشمان هەنێ ئێمە زۆرجە ئەم جۆرە کارتانە من سوود لە کامی وەرگرم شتی جوانی تیا با جارێ مۆقەت چکامەشمان پێویست پێ بێم سۆشیال کارتە سیرکەین ئەم سۆشیال کارتە شتێکی زۆر جوانە لە ئەباوتی خۆت داێنی HTML کۆدەکەی ئەمە HTML کۆدەکەی ئەمە لینکی سایت CCD بوتستراپە گەر پێویستان پێ بوو ئەمە هەمەی کۆد ئێمە داماناوە پێشتر لەم لینکانە دواتر ئەمە بەدیەکێ جا لە بەدیەکە ئەم دیڤدا کۆپی ئەەکەین ئەمە هەمومان هێنا خوارەوە ئۆکەی توانین حتا لینکەکانی دیکەش کۆپی بکەین ئەگەر هەمان بوو هیچ کێشە نابێت ئەگەر نەشمان بوو ئەوە کۆپیە بێت دەگەر واتە ئەم لینکانەش لەگەڵ کۆپی بکەین ئەگەر نەشمان بوو هەر ئیستیفادە ئەمە کۆپیەکەین تەنها ئێمە توانین دەستکاری بکەین زانیاریەکان بگۆم دواتر لەگەڵ داتابەیز لە دەرسەکانی داهاتوو باسەکەین لێرانە کردنەوەی ئەلبومی سۆشیال میدیاکان لۆ کردنەوەی ئەلبومەکەمە ئەلبومێکە لە سۆشیال میدیا ئەمەش داخستنی شۆت سۆشیال میدیا ئەمەش بگورن ئەمەم کردە کۆت ئەمیان دابخەم داخستنی ئەلبوم کاردی سۆشیال میدیا ئەمەش داماخست دواتر ئەمە ڕەنەکەمەوە ئەمە وەکو دیزاینێک ئەتوانین سوودی لێ وەرگرین و
کاری لە تەکاپی. ئۆکەی خۆشویستانم ئەمە ڕەنگ بوو. سەیری ئەم سۆشیال میدیایە بکەین، ئەبین بەم شێوە سۆشیال میدیاکەم پیشانەدا. گەر سەیری ئێرە بکەین لێرە چۆن پیشانیدا پروڤی بکەین بەم شێوەی پیشانەداین. لەبەرچی لەبەر ئەمە کۆدی CSS سوودی لێ وەرگرتووە. سیرکەین ئەم CSS داناوە لە بۆ ئەوکە ئەم CSS وەتا لە درەوی بوستڕاپ کۆدی CSS ئەتوانین ئێمە سوودی لێ وەربگرین. بەڵام دەبێمە چ بکەین تاگی ستایل لێرە بکەینەوە، وەتا من ئیش لەسەر ستایل بکەم، تاجی ستایل بکەمەوە و دای بخەم. ئۆکەی ئەمجارە ئەم ستایلە لێرە دابنێم. دواتر خۆشویستانم پێویستەکە زۆر جار ئێمە سوود لە برێک وەرگرین. ئەم برێکە بۆ چیە؟ زۆر جار ئەبینین شتەکان پێکەوالی کێندرێن، تۆ ئەتوانێت چەند برێکێک دابنێ وەکو فاسیلەیەک لە بینی کارتەکان یاخود بڵێن لە بینی هەر تاگێک کە ئەتو پێشتر بەکارتیناوە توانین سوود لێ وەرگرین. ئەمە هەواڵەکانمان. سێکیان خۆشویستانە بەم شێوە خیاڵی لە ژێر هەموو ئەوەیەک داوە. سێکە ئەمە تاگی سۆشیال میدیاشمان هینە. ئۆکەی لێرە خیاڵی لە ژێر ئەوانش تاچکە ئەمانش هەر بە ئەمە ئیسابی کردووە لە کێشە نابێت. ناتوانین تایبەتمەندی پێ بدەین سیرکەین ئەمە لە بۆ هەر یەک لەمانە کلیک بکەیت سەنەو ئەم سۆشیال میدیای کە تۆ ئەتەوێت. ئەمە وەکو کارت ئەتوانین سوودی لێ وەرگین. دواتر کە ئەم سۆشیال میدیایت دانا خۆشویستانە ئەمە کە وەکو دیزاین لێرە بەکان دواتر لە داهاتوو هەمووی پرۆگرامەکەین و هەمووی دەستکاریەکەین واتە تەنها لێرە بەجێ نایەوەین بەس بێنین کۆپیکەین، بەڵکو لێرە زۆر سوودی لێ وەرەگرین و لە بۆ کۆپیکردنە. ئەمەش کارتێکی جوانە، بە ڕاستی کارتێکی زۆر جوانە ئەمیان لە بۆ هەر پۆستێک کە تۆ بزانی ئەمە نرخی چەندە و ئەوەی چەندە بەشێکی زۆر جوان ئەمە هاتووە. کۆنترۆل ئەی کۆنترۆل سی زۆر جار ئەم لیnkانەی سەرەوە پێویستان کە هەموو جار کۆپیکەین، وەلێ من کۆپیەکەم تاکو چکە زۆر جار لینکی تر بەکارهاتوە جگە لە بوستڕاپ باس سوود لێ وەرگرین. مەش کۆمێنتش کە بنووسم کردنەوەی ئەلبومی پۆستەکان باشە. لێرانەش داخستنی ئەلبومی پۆستەکان، داخستنی ئەلبومی پۆستەکان. من کۆدەکەم لێرە دابنێم، ئێمە کۆدەکەم دانا لە بۆ هەر ئەوەک لینکێکی دانەوە سوود لەم CSS دەبێ وەرگین چکە کیفایەت نییە تەنها ئەوە دابنێن پێویستە ئەم CSS دابنێن. ئۆکەی دواتر بینە سەر ئەمەیان ئەمە بەدی باگراوند و شتیوای دایکێ وەلێ ئێمە نامانەوێ ئەمە لێرە دابنێن. ئەمجارێ ئەمە ڕانەکەین زۆر چوینە پێشەوە ئەگەر کێشەمان نەبێ ئەمەش پیشانە دەین جا لەم دەرسە ئەوەستین تاکو دەرسی داهاتوو. سیکەین خۆشویستانم گەر سەیری ئەمە بکەین وێبسایتێکی زۆر سادەمان دروست کرد بە تەنها بە بوتستڕاپ و کۆدیەکانیشمان کۆپی کرد. دواتر من ئەمە هەمووی دەستکاری یەکەم بۆ من ئەمە مۆدێڵی سیارەکە ئەمسم یان بۆ منە تۆپانەیە هەر پۆستێکی ترە کە ئەتوانین سوودی لێ وەرگین، ئەتوانین دەستکاری بکەین و ئەتوانین شتەکان بە بەم شێوە پیشان بدەین. سیرکەین یاریەکانی ئەمە تێ پیشاندان هەواڵەکان سەرەکی. دواتر دەین ئەمانە لینکەکەین ئەماریەک لەگەڵ پەیجێک لە هەر ئەم پەیجانە داتابەیزی خۆی تێدا بێ، بتوانین کۆمنت بنووسین، بتوانین پۆست بکەین، بتوانین وەکو ئەدمین داخڵ بین، بتوانین هەموو پۆستەکان بەڕێوە ببین. ئینشاڵڵا لەم کۆرسەیە ئێمە بە پێی کات بەردەوامە بین و شتی نوێ لەسەر ASP بڵاوەکەینەوە. لەم وانەیە دێینە کۆتایی تاوانەیەکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ هەر شاد بوو بەختەوەر.